آخر خاڵ ئەگە پێت خۆشە لە بەهەشتا دەوڵەمەند بی، خاوەنی زۆرترین مڵک و سەروەت و سامان بی، خاوەنی زۆرترین کۆشک و تەلار و vێلا بی، ئەوە تەنها لە بەهەشتایە. لە دنیادا دەست ناکەوێ. خشتێکی ئاڵتونە کۆشکەکانی بەهەشت، خشتێکی لە زیوە و بەهەشتی شەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەس تەنها هەمووی ئاڵتونە، بەس ئاڵتونە، هەتا ئەشیاکانی ناویش هەمووی ئاڵتونە. بەهەشتەیە هەر هەمووی زیوە، هەر چیشی دای هەمووی زیوە. ئەمە بۆ کێ دانرا؟ بۆ ئیماندار، بۆ کەسێ لە خوا بترسێ، نەک بڵێ دڵم پاکە و من خوا ناناس، دڵم پاکە و نوێژ ناکەم، دڵم پاکە و ڕۆژوو ناگرم، دڵم پاکە و خۆم داناپۆشم. ئەو بۆ کەسانە ئامادە نەکراوە، بۆ دڵی خائیس ئامادە نەکراوە، بۆ کەسێک دڵی پاکە بەکردەوەی سەلمێنێ دڵی پاکە و نوێژ و عیبادەت و خواپەرستی ئەکا. بۆیە ئەگە پێت خۆشە ببیتە خاوەنی هەزارەها و سەدەها کۆشک و تەلار و vێلای جوان، ئەوە لە بەهەشتا هەیەتەنە. هەتا ئاخر نەفەر پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە دەڕواتە بەهەشتەوە کەمترین مڵکی هەیە، کەمترین قەسر و قوسور و vێلای هەیە. کەسێک کە خوای گەورە فەرمێ بەقەت هەموو دنیا، حتا دەفەرمێ دە ئەوەندەی هەموو دنیا مڵک و سەروەتت پێ بەخشم، دە ئەوەندەی هەموو دنیا، هەموو سەرزەوی، ئەوە کەمترین مڵک و سەروەتی هەیە. ئەگە پێت خۆشی دەوڵەمەندی ڕاستەقینە بی و خاوەنی سەدەها و هەزارەها vێلا و دەیەها و سەدەها خێزانی جوان و شۆخ و شەنگ بی، ئەوە لە بەهەشتا هەیە، لە دنیا نییە. بۆی ئینشەڵڵا با خۆمان ماندووکەین بۆ بەهەشتی خوا، ئەم دنیایش کۆتایی پێدێت، ژیانێکی بێخەم و خەفەت و بێکێشە و بێ مشکیلە هەڵبژێرین، ئەو کاتە ئینشەڵڵا سەربەرزی لای خوای پەروەردگار دەبین.